ئازان خۆشەویستان ونر جگرانی خۆشەویست ئەمڕۆ دانیشتوین کۆڕەکی دۆستانەمان پێگینەوە ئەمە ئەنگە بەسەر بەرشتی برای گەورە و عەزیزم برای خۆشەویستم کاکە ئاسۆی ئەحمەد بەڕێوە دەچێت لەگەڵ برای خۆشەویستم کاکە ئەستاف عەزیز خۆشەویست بەڕێوە دەچێت ئامێری ئۆڕک بەدەست و پەنجە سێڕینەکانی کاکە دیارە هەولێری لە دڵی خۆمە پێی دڵم کاکە دیدۆکەی خۆشەویست کامێرەی بەتوانە بەدەست و پەنجە سێڕینەکانی کامێرەی ناودار کاکە هەڵمەتمەتیچ خۆشەویست ئەم شەو لەگەڵمانە ئەمڕۆ بەدەنگە پڕ بە سۆسەکەی کاکە زەیدی ئاخی خۆشەویست هاوکارمە برای بچووکتان عەلی زیرەک چاوی هەموو ئەو میوانە بەرەزانە ماز دەکەم کە هاتوو تەشریفی هێناوە دڵی عەلی زیرەکە لەلایەن کاکە ئاسۆی خۆشەویست پێشکەشە بە کاکە سەباح تراویچ خۆشەویست لێرەوە ڕێز و سڵای خۆم دەگەنم لۆ پاشای کەلیمات پاشای هونەر ماما ئەمەجاخی لەگەڵ کاکاوڕە شێخانی دڵی منن لێرەوە تا ئێران دەکس سڵاوتان لێبێ لەگەڵ کاکە ڕێبی گردە سۆری لە دووری تۆ لە دووری تۆ تەنیا میمشە تەنیا میمشە لە مەیخانە یار 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 لبيك عزيز بمججناو عزيز بمججناو وبشي وحاو كسمات يا نياو دا ظالم بمججناو زمني لقربان